بۆ میوانداری بەڕاست لەتیف عوسمان سەرۆکی ژووری بازرگانی زاخۆمان کردو ڕاستەوخۆ لە ئیماراتەوە لەگەڵمانە و بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی کۆمەڵەی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان ئەویش ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵما. سڵاو لە هەردوو میوانەکەمەکەم ئەم کاتتان باش. جەنابی شێخ لە بەڕێستەوە دەست پێ یەکەم ئەو ڕێگریانەی کە کراوە شێخ مستەفا کە ئەو ڕێگریانەی ئەکرێت لە بازرگانانی هەرێمی کوردستان چ کاریگەریەکی هەبووە لەسەر جموجۆڵی بازرگانی لەسەر ساردبوونەوەی بازرگانان لە هەرێمی کوردستانە لەسەر لەو کاڵانەی کە هەبووە کە من باسی ئەوم کرد ئەبوو 20 ملیار بووە دابەزیوە بوو 12 ملیار. بەناوی خۆی گەورە ئێمە ئاڵوگۆڕی بازرگانیمان بەردەوام لەگەڵ وڵاتانی جیهاندا هەیە و لە ناوخۆشدا خاوەن کارخانەکان و بەرهەمەکارەکانمان ڕەوانەی خواروی عێراق دەکەین، بەڵام بەداخەوە حکوومەتی عێراق هەر جارە بە بیانوویەک وا ئەکات کە ئێمە ئەو ئاڵوگۆڕە بازرگانیە لەگەڵ شارەکانی خواروی عێراق زۆر بەسستی ببینین، چونکە لە سەرەتاوە 2 ساڵ پێش ئێستاکەوە بەهانەی ئەوەی گرت کە ئەو کاڵانەی کە دێتە ناو هەرێمی کوردستان ئەبێ لە ماوەی 72 سەعاتە ئەو کاڵایە بگاتە ناو پارێزگاکان، ئەنجینە ئێمە گومرجێ خەینە سەر بەڵە تەطبیقیان کرد و لە ماوەی 72 سەعات ئەگەر نەچوایە ئەوان دەستیان پێ کرد گرفتیان بۆ دروستەکردن بۆ ئەوەی کە ئەو کاڵایانە کە لە دەرەوە هاتو تارێمی کوردستان نەتواندرێ بنێردرێ، ئەمە بە نسبەت کاڵای دەرەکیەوە بە نسبەی کاڵای ناوخۆییەوە بەڕاستی ئەویش ماوەی ساڵێکە کە داوای مۆڵەتی دامەزراندنی کارگەکانەکەن کەەوە ئەو کاڵانێکەوە ئەنێدرێ لەو کارگانەی هەرێمی کوردستان بۆ خواروی عێراق. ئەمەش بەهانەیەک و گرفتێکی زۆر گەورە و وازەح و دیارە کە تۆ کارخانەکان مۆڵەتیان لە هەرێمی کوردستان هەبێ چ پێویستەکە لە عێراق مۆڵەت دەربکەن و ئێمە بۆچی ئەم داواکاری ئەکات ینی چ مەرامێکی هەیە ئەم داواکاری ئەم بیانوانەی هەیە؟ ئەمانە هەموو گرفتە بۆ ئەوەی کە ئەمانە هەمووی گرفتە بۆ ئەوەی کەوە بەسەراحەتەن هەرێمی کوردستان ئەبینێ ئەو ئاڵوگۆڕە بازرگانی کەوا تێدایە وەکو سەندەرێکی بازرگانی بۆ عێراق ئەوێ کزیکە ئەوێ ینی پەکی بخە ئەوێ هەرێمی کوردستان زۆر بچووک بکاتەوە، بۆیە زۆر جار هەر مەسەن گرفتان بۆ دروستەکە گرفت بۆ هەموو کێشەیەکی بازرگانی دروستەکە پەیتا هەر جاری بە بیانوویەک مەسەڵەن ئەوەی وتمکەوە ئەو کاڵایانەی کە لە دەرەوە دێ بەو بەهانەیەکەوە ئەبێ لە ناو هەرێمی کوردستان بە زووترین کات بڕواتە ناو پارێزگاکانی عێراق، ئەمە لەلایەک و لەلایەکی ترەوە ئەو بەرهەمانەی ناوخۆی خۆمان ئەبێ کارگەکان کە مۆڵەتیان لە هەرێمی کوردستان هەیە ئەبێ مۆڵەتیش لە عێراق دەربکەن. ئێستا قەرارێکی تریشی دەرکردووە ئەڵێ ئەو کۆمپانیانە ئەبێ ساڵانە بازیش بن، واتە خاوەن کارخانەکان 2 مۆڵەتیان هەیە، واتە مۆڵەتی هەرێمی کوردستان مۆڵەتی عێراقیش باشە لەگەڵ بازیش دەدەن بە هەرێمی کوردستان کەوا یەکەم جا دەریان کردووە ئەبێ بازیش بدەی بە حکوومەتی عێراق کە ساڵانە لەبەرەوەی کۆمپانیاکەت لەوێ دەرکردووە. تۆ ئەتەوێ لە هەموو ڕوویەکەوە ئێمە گرفت دروست ببێت تاکو ئێمە نەتوانین ئاڵوگۆڕە بازرگانیەکان لەگەڵ شارەکانی عێراق بە یەکەوە بکەین. ئەمە کێشەیەکی گەورەیە ئێمە بەردەوامێن شەبین لەسەری. کاک لەتیف سڵاوت لێ بە دووبارە ئەو کێشەی کە لە ماوەی ڕابردووە کرا بە تایبەت ڕێگری کرا یاخود ئەوترا دوای 72 سەعات ئەبێ ئەم بارە ئەم کاڵایە بگوازرێتەوە ڕاستەوخۆ بەبێ وەستان بۆ شوێنە مەبەستەکە. ئەمە چ کاریگەریەکی هەبوو لەسەر جوڵەی بازرگانی؟ بەڵێ بێگومان ئەف دەمێوە باش و خێراتما میهوانێوەت بکەم پشتی کو بڕیارێت ئێکل هەر ساڵ پار 2024 و هەیواده بڕیارێت ئێک دیفێکەیەک و دەینادنا زاڵگەها میسل و کەرکووکێ و ڕێگریگرتنە بازرگانیە پشتی هینگێ تۆمارکردنا کۆمپانیەک مەل بەغدا بوونە ئەگەرێ لاوازبوونا بازرگانیە لە هەرێما کوردستانی. ئەف بڕیارێت هەنێ بڕیارێت سیاسینە بڕیارێت
دیف بریارتوان یعنی بازرگانی لاواز بی مجبر هنده تایبتی بر همید نافخور گریل هات نکرین کو همیا باشە کاتی زیانەکان چۆن بوون ئەگەر بۆ نمونە بازرگانێک وەرگین بەهۆی ئەوەی کە ئەم سیستمەی بەسەرا جێبەجێکرا چەند زیانی لێ ئەکەوت بۆ هۆکارە و بۆ ڕێکاری کە بەرامبەری ینی بە ڕێژەی سەدی 20% زیانی بەرەکەوت 40% یان بازرگان هەبوو بە تەواتی زەرەر بکات توقع ما زیانت برکتی کو افصل کلکرنا بازرگانی بی رجات 3%. ئەمە زۆرە کاکشە ئێوەش بیستان ینی ئەو ڕێژەیە زیانگەیاندن ئەگەر بە تێکڕاژ وەریگرین 30% قەبارێکی کەم نییە و ئێوە ژەزانن لای هەموو کوردێکیش ئاشکرایە و ئێوە خۆشتان لە ناو دۆخەکان زان کە ئەمە مەرامی سیاسیە ئەمە بۆ بچووکردنەوەی هەرێمی کوردستان و ئابووری هەرێمی کوردستانە بەڵام ئەوەی گرنگە ئێستا ئێمە کە بە بەردەوامی کێشەکان دەرەخەین چارەسەرەکەیە یعنی ئێوە ئەتانوێت لە ساڵی ئایندە چی بکەن بۆی بیانووی تازە نەگرێت چونکە عێراق لە بیانوو هەرگیز کەمی نابێت بڕیارە نوێیەکەی تری عێراق ئەمانە هەمووی چی ئەکەن بۆ ساڵی ئایندە چۆن ڕێگریان لێەکەن تێبینیەکەین لێک تێنەگەشتنێکیش هەیە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان پێم خۆشە زیاتر محاولە بکەن ئەو لێک تێگەیشتنە زیاتر بەرەو پێشەوە بڕوا بتوانندرێت کاری لەسەر بکرێ واتە لێک تێنەگەشتنێکە لەبارەی ئابووریەوە وەلەو مەسەلەن زۆر جار حکوومەتی عێراق هەموو شتەکان هێنێتەوەی کەوا ئەگەر سیاسەتی لەگەڵ هەرێمی کوردستان نەگونجا لاانە ئابووریەکەش گرژێکی تێخا ئەوەش ئەوێتە هۆی ئەوەی کەوا لە سیاسەتەکە نەگەیشتۆتە نەتیجە ئەوێ لە مەسلەی ئابووریەکەش گرژێکی تێبکە ئەنجینە زۆر شتێکی نامەنتەقیە کە تۆ مۆڵەتی کارگەد لە هەرێمی کوردستان دەرکرد وەکوتم بەشێک بێ لە عێراق دەری بکەی بۆچی بچی لە بەغا دەری بکەی یعنی چ پێویستەکە یعنی تۆ کە زەریبەیەکە دەی لە هەرێمی کوردستان پێویست ناکە زەریبەیەشکە لە حکوومەتی عێراق بی ئەمانە هەمووی بۆ ساڵی ئایندە بە پێشبینی ئێمە کە ئەگەر هاتوو ئێمە ئەمانە هەمووی بەدەمەوە بدەین بەدەست حکوومەتی عێراق لێک تێنەگەین زیاتر ئەو گوشارەکان زیاترەکە بەرەبەرە یعنی ئەو بە تەدریجی گوشارەکان زیاتر لەسەرمان دروست دەکات باشە کاک شێخ مستەفا ئەو کۆمپانیانەی کە لێرە تۆمارکراون تۆش ئاماژەت پێکرد کۆمپانیایە تۆمارکراوە هەموو لایەنێکی فەرمی جێبەجێ کردووە هیچ کێشەیەکی نییە ئایا لەلایەنی پەیوەندیدار و جا لە تۆماری کۆمپانیاکان بێ یاخود ئەو ناوەندەی کە پەیوەستە پێوەی لای بەغدا جێی متمانە نییە بەغدا دانپێدانانی بۆ ناکاوە باوەڕی بەوە نییە کە ئەو هەموو ئیجازەیەکی هەیە و ناوی تۆمار کرا و کێشەی نییە بەڕاستی ئێمە گەر تێبینی بکەین مەوزوعی ئەو تۆمارکردنەکە لە هەرێمی کوردستان تۆمار کراوە یعنی ئەبێ شتێکی زۆر دروست و گونجاو بێ چونکە یەک سیستەمە عێراق لەگەڵ هەرێمی عێراقدانی پێدانانی پێویست ناکە یعنی مەسەلەن تۆماری ئەوە ناڵێم ئەوە مەوزوعێکە کە لە سیاست ناگاتە جێ لەم لاوە گرژێکیش بۆ ئابووریش دروستەکە یعنی ئەمە مەوزوعەکە سیاسیە مەوزوعەکە بچووکردنەوەی هەرێمی کوردستانە مەوزوعەکە ئەوێ هەمووی سوڵتەی لەبەردەستی خۆی بێ هەموو شتەکان لە لای خۆیەوە دەرچێ یعنی هەرێمی کوردستان وەکو محافەزەیەکیش تەعاملی لەگەڵ ناکە یعنی بەو شێوەیە ئەنجینە مەسەلەن کە یەکێک لە کەرکووک ئیجازە دەرەکە پێویست ناکا بچێت لە بەغا بۆچی لە هەرێمی کوردستان بۆچی فەرقی بکرێ یعنی ئەمە حکوومەتی عێراق پێویستە لە تەشکیلکردنی حکوومەتی تازەدا بەڕێی ئێمە کە حکوومەت هەرێمی کوردستان زۆر بەجددی ئەم بابەتانە بێنێتە پێشەوە و دراسەی بکە و لەگەڵ یا قسە بکە بڵێ مەسەلەن حکوومەت تەشکیلکردن ئەبێ بە شێوەیەک هەمووی یەک پاکێج بێ کە بواری ئابووریش ئەبێ ئێوە زۆر تەداخلی تیانەکەن چونکە بەسەراحەتەن بواری ئابووری هەرێمی کوردستان ساڵانی پێشوو لە 2014 و 15 و 16 و 17 تاکو 18 و 20 بابوورێکی باش ڕۆی بە شێوەیەکی ڕێک و پێک
و هەرێمی کوردستان وەکو سنتەرێکی بازرگانی عێراق وابوو بەو شێوەیە ئێستا هەموو ڕێگریانە دروستەکە یاخود ئەم هەموو شتانە دروستەکە کە بێتە هۆی ئەوەی کەوا ئابووری هەرێمی کوردستان لاواز بێ. یعنی ئەمە هەمووی لای ئێمە وەکو یەکێتی هاوردە ناوچەی کوردستان بە شتێکی زۆر نادروستی ئەزانین کە حکوومەتی عێراق ئەبێ ئەمە چاوپێخشانەوەیەکی پێدا بکە و حکوومەتی عێراق بە یەک چاو سەیری عێراق بکات هەرێمی کوردستانیش وەکو بەغا وەکو پارێزگاکانی کەس سەیر بکات نەک مثلا بە دەرەجە دوو بە شێوەیەکەوە بەهانەیەکی وا بگرێ بۆیە ئەمە بەسەراحەتەن لانی حکومی ولا بەڕێستان بازرگانانیش هەمیشە ویستویانە کە هەر چۆن وتراوەکە ئەوانیانوێت ڕاستەوخۆ پەیوەندیان لەگەڵا هەبێ و بتوانن کارەکانیان بۆ ئێمە لە کاک لەتیف بپرسم ئەگەر بێت و ئەو بڕیارەی کە ئەدرێت بە تایبەت داوایان کردووە کە تۆماری کۆمپانیەکانیش تۆزە پێش ئێستا وتەمان لێ وەرگرتن باسیەوەیان کرد ئەمانەوێت بەشێک لە بازرگانانی عێراق بێنە هەرێمی کوردستان کار بکەن ئێمە کاریان لەگەڵا بکەینەوە ئایا ئێوە تا چەند بۆ ئەم بڕیارە ئامادەن وەکو بازرگانانی وژووری بازرگانی کە کارەکانتان لەگەڵ بازرگانێکی عێراق ناوەڕاست خوار و عێراقا بە بێکێشە بڕوات و مەبەستمە بزانم بازرگانی ئێوە وەکو بازرگان کێشەتان نییە لەسەر و ئێوە کێشەکەتان بۆ دروست دەکات یاخود ناخۆتان کێشەتان هەیە لەگەڵیانە؟ بله اف بریارا هنیب تایبەتی بریارا ئەسیکودا ئەوە هاتیە دەرئینانێ ئەو بریارە دەبتە ئەگەری هەندێک و بازرگانێت من هەرێما کوردستانێ پێچێت پەیوەندەکەی کاک لەتیف پچڕابێت بەردەوامە بم لەگەڵیا. کاک لەتیف دەنگت ئێستا ئاگاتە لای ئێمە ئێوە هیچ کێشەیەکتان هەیە لەگەڵ بازرگانە عێراقیەکان؟ وەکو بازرگانانی کە ئێمە مباشر لەگەڵوان کار دەکەن کێشەوان لەگەڵ ئەوان نییە بەس وردە و ئەو شولێ هەنێ وەختی جێبەجێ ببتن ئەم کۆمپانیەت مەل هەرێما کوردستانێ ئەم نەشێن کارێ حەواڵە بکەن ئەم حەواڵە بوومە هەرنوکە بانقا ئەمێ ئاگدار کردی و حەواڵە دێهێ دەروازت ئیبراهیم خەلیل بتایبەتی دێهێنە ڕاگرتن ئەوی حالەتی دێ وصا پیدا بکن که کمپانیت عراقی آن کمپانیت خاروی عراقی دی او شین مباشر الگلوا کمپانیت بلینو که الگلوا کار کردینه او کار کفت دستیوادا آن دروازه که دیدر کلوپلت خوا داخل عراق. باشه کاک لەتیف زۆر بە کورتی پێم بڵێ بۆ دەستڕاگەشتنتان بە دۆلاری بەهای فەرمی واتە ئەو 132,000 چی ئەکەن پێویستەکە بە زووترین کات چارەسەری خێرا چی بێت؟ چارەسەری خێرا و ئەوەیە داخوازش حکوومەتە هەرێما کوردستانێکن لەسەر وی بابەتی گرنگ ڕاوەستت چێ هەناردنا شاندەکێ بوو بەغدا اتفاقێک بێتەکردن جارێکا دی ئەوە بێتە ڕاگرتن ئانکو بێتە تەئجیلکردن هەگەرنە هەر پێشیا دو ڕۆژە حواڵێت بانقی تقریبا هاتینە ڕاگرتن کێشە دەست پێکردینە و دێزێدەتر جبتن دەبێت اتفاقێک بێتەکردن و تەئجیل بینێکە بکەفتی حتا کو حکوومەتە بەغدا تەشکیل ببتن ڕێکە چارەیەکێ بۆ ببینن ئەف سیستەمێت ئەسیکودا دێ چاوەڕێک گرت چاوەیەک دوو گرت بەر هەندێ زۆر گرنگە و بێتە تەئجیل کرد جارێک زۆر باشە دەست خۆش کاک لەتیف عوسمان. کاک شێخ زۆر بە کورتی پێم بڵێرەوە هەرچەنە ئاماژەت پێ کرد کە ئەبێت زۆر بۆ ئەم ساڵ ئەو ڕێگریانە بوەستێنین ئەگەر نا پێداگری زیاترەکات و بیانووی زیاتریشی هەیە و ڕێگری زیاتریشەکات تۆ پێت باشە کە ئەو بڕیارە هەیە بازرگانێکی عێراقی بێت لەگەڵ هەرێمی کوردستان و بە پێچەوانشەوە کار بکەن بەیەکەوە؟ ئێمە پەیوەندێکی باشمان هەیە لەگەڵ بازرگانانی شارەکانی عێراق بەگشتی و ئەوانیش دێن لە هەرێمی کوردستان کاری بازرگانی لەگەڵ ئێماکەن ئێمە لەگەڵ ئەوانەیەکەن هیچ گرفتمان لە بینان نییە گرفت لە یاساکانیانە گرفت لە بڕیارەکانی حکوومەتی عێراقایە گرفت لەوانەیە کە حکوومەتی عێراق دەریەکە ئەوەش نازانێ ینی مەسەلەن زەرەرۆمەندە شارەکانی عێراقیش تووشی زەرەرۆمەند دەبن ئەگەرات و کاڵایەک کەوا ئەچێ بۆ ناو عێراق ئەگە گرفتێکی بۆ دروست ببرێ ینی پارەیەکی بخرێتە سەر بار شێوەیەک
ڕسوماتێکی زیادی بخرێتە سەر ئەوە کاریگەریە بێتە سەر نرخەکەشی ئەو نرخە تەسیرێ بێ بۆ ناو پارێزگاکان و هاوڵاتیانی عراقی یعنی ئەمە شتێکە ئەم بڕیارانە بەس ئەوە نییە بازرگارانی هەرێم کوردستان زەرەرۆمەند بن بازرگارانی عراق بەگشتی زەرەرۆمەند دەبن ئەبێ بیر لەوە بکەنەوە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەو بڕیارانی کە دەریەکەن لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و لە بەرژەوەندی عراق بێ نەک لە بەرژەوەندی تاکە شەخسی و حیزب و واتە سیاسەتی عراق و بەو شێوەیە بگونجێ نابێ ئێمە بۆیە ئەڵین داوا لە حکوومەت هەرێمی کوردستانی ژەکەین کە بەسەراحەتەن بتوانێت لەگەڵ حکوومەتی عراقدا لێکتێگەشتنێکی جوان دروست بکات و بتوانێت بە پاکیجێکی زۆر ئابوریانە بچێتە پێشەوە کە بتوانێت حکوومەتی عێراق ملکەج بێ بۆ قەرارانەی کەوا هەرێمی کوردستان و بۆ بازرگانان بەرژەوەندیە و بۆ هاوڵاتی بەرژەوەندیە و لەبەرەوەی حکوومەتی عێراق ئەگەر زانی ئەم شتانەی بۆ ئەگونجێ ئەو کاتا من ئەزانم لە 2026 قەراراتی تریش دەرەکە هەمووی گرفتە بێ بۆ کاری بازرگانی نێوان شارەکانی عێراق لەگەڵ هەرێمی کوردستاندا ڕاستە بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی کۆمەڵەی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵ مابووی و هەروەها بەڕێز لەتیف عوسمان سەرۆکی ژووری بازرگانی زاخۆ لە ئیماراتەوە ڕاستەوخۆ لەگەڵ مابووی سپاس بۆ ئێوە